سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئابڕیانی هاوکارم لە خزمەتەوەی عەزیزان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ئەمڕۆی یەکشەممە سەردێڕی گرنگترین هەواڵەکان راپۆرتێک لە سەردۆخی کرێکارانی ساختمانی لە کرماشان دۆخی خراپی تەندروستی بەندکراوێک بەهۆی مانگرتن لە خواردن لە زیندانی نەغەدا ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە بەندەر ئیمام بانکهێشتی 8 چالاکی مەدەنی بۆ دادسەرای گشتی و ئینقلابی ئەهواز کۆبوونەوەی ئێرانیان ئازادی خواز لە سوێد و ئاماری زۆری مەرگی منداڵانی کار لە تورکیا. درێژەی هەواڵەکان راپۆرتێک لەسەر دۆخی کرێکارانی ساختمانی لە کرماشان محەممەد زادە ئەندامی کانونی سنفی کرێکارانی ساختمانی کرماشان ڕۆژی شەممە 26 جۆزەردان ڕایگەیاند کە بیمەی کرێکارانی ساختمانی ماوەی 8 ساڵە ڕاگیراوە لەو ماوەیەدا بەرپرسانی ڕۆژیم هیچ هەنگاوێکیان بۆ چارەسەرکردنی کێشەی کرێکارانی و بەشە هەڵنەگرتووە. بێبەریبوونی کرێکارانی ساختمانی لە مەزایای خانەنشینی پێشوەختە یەکێکی دیکە لە گرفتەکانی کرێکارانی ساختمانیە و تەنانەت ئەگەر کرێکار بیمەش بێت یانی لە مەترسیدایە. کاری کرێکارانی ساختمانی بە کاری سەخت و زیاناوەر حساب ناکرێت لە حاڵێکدا یەکێک لە پیشە پڕمەترسیەکانی ئێرانە و نیوەی ڕووداوەکانی کار لەو بەشەدا ڕوەدات. کرێکارانی ساختمانی پاش 30 بۆ 40 ساڵ کارکردن بەهۆی نەبوونی توانایی ماڵی لە پەرداختی حەقی بیمەکانیان بە ڕێکخراوی تامینی اجتماعی ناتوانن خانەنشین بن. ئەوە بە مانایەوەیە کە کرێکارانی ساختمانی تا ئەو ڕۆژەی زیندون ئەبێ کار بکەن. دۆخی خراپی تەندروستی بەندکراوێک بەهۆی مانگرتن لە خواردن لە زیندانی نەغەدا. بەندکراوێک لە زیندانی ناوەندی نەغەدا بە ناوی سولەیمان محەممەدپور خەڵکی پیرانشار بەهۆی مانگرتنی درێژخایانی خواردن دۆخی تەندروستی تێک چووە و ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراوە. بەپێی زانیاریەکان سولەیمان محەممەدپور ماوەی 22 ڕۆژە لە ناڕەزایەتی بە ناڕوونی دۆسیەکەی دەستی داوەتە مانگرتن لە خواردن و ڕۆژی شەممە 26 جۆزەردان دۆخی تەندروستی تێک چووە و ڕەوانەی نەخۆشخانەکراوە. ناوبرا و 4 مانگ لەوە بەر بە تۆمەتی قاچاغی چەک دەست بەسەر و بۆ زیندانی نەغەدا ڕاگوێزرا بوو. بێبەشکردنی وریشە مرادی لە مافە سەرەتاییەکانی لە زیندان. وریشە مرادی بەندکراوی تۆمەتبار بە بەغی ماوەی 320 ڕۆژە بلا تەکلیف لە زیندانی ئێڤین ڕاگیراوە و بەرپرسانی زیندان ئەو چالاکە سیاسیەیان لە مافە سەرەتاییەکانی بێبەش کردووە. وریشە مرادی مانگی گەلاوێژی ساڵی 1402 هەتاوی لە دەوروبەری شاری سنا لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر و بۆ بەندی 209 زیندانی ئێڤین ڕاگوێزرا. ئەو بەندکراوە سیاسیە لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە بەغی تۆمەتبار کراوە. ماوەی 40 ڕۆژە کە بە فەرمانی قازی سەڵەواتی وریشە مرادی لە دەرمانی پزیشکی و پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی بێبەش و کەسوکاری نیگەرانی دۆخی تەندروستی ناوبراون. ناڕەزایەتی کرێکارانی شارەداری لە بەندەر ئیمام. کرێکارانی شاغڵ لە بەندەر ئیمام ڕۆژی شەممە 26 جۆزەردان لە ئەستنەدانی داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی زانیاریەکان کرێکارانی شارەداری بەندەر ئیمام ماوەی 3 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپی مەعیشەتیدا ژیان بەسەرەبەن. بە وتەی کرێکاران خاوەنکار حەقی بیمەکانیانی بە ڕێکخراوی تامینی اجتماعی پەرداخت نەکردووە و ناتوانن سەردانی ناوەندە دەرمانیەکان بکەن. شانی باسە کە کرێکارانی شارەداری بەندەر ئیمام چەند جار لە ئاسدۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕیوە بەڵام بەرپرسانی ڕژیم تەنیا بەڵێنی درۆیان پێداون. کۆبوونەوەی کرێکارانی پاکبان لە شارەداری ناوچەی چواری زاهیدان ڕۆژی شەممە 26 جۆزەردان کرێکارانی پاکبانی شاغڵە شارەداری ناوچەی چواری زاهیدان بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژبەرنەدانی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتەی کرێکاران ماوەی 4 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و لە ناڕەزایەتی بە دۆخی خراپی مەعیشەتی دەستیان لە کار کێشایەوە و مانیان گرتووە. بەپێی راپۆرتی حاڵوەش بەرپرسانی شارەداری بەڵێنیان داوە کە 8 ملیۆن لە حەقدەستە دواخراوەکان پەرداختکەن بە مەرجێک کرێکاران بگەڕێنەوە سەرکارەکانیان بەڵام کرێکارانی ناڕازی قبوڵیان نەکردووە و داوای هەموو داخوازیە دواخراوەکانیان دەکەن. بانکێشتی 8 چالاکی مەدەنی بۆ دادسەرای گشتی و ئینقلابی ئەهواز.
بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤ ئێران 8 چالاکی مەدەنی خەڵکی ئیزا ڕۆژی شەمە 26 جوەزەردان بۆ دادسەرای گشتی و ئینقلابیە و شارە بانکێشت کراون. ئەو 8 چالاکە سیاسیە کە ناسناویان بریتیە لە ڕەسوڵ بۆ داغی، واحید عەباسی، سادق قاسمی، بێهروز سەلاحشور، محسین ئەحمەدپور، ڕەزا عەرەپور، ئیسماعیل موسەوی نەزەری و بەهمەن بەهمەنی بڕیارە لە ڕۆژانی 9 بۆ 11 پشتپەڕی ئەم ساڵ خۆیان بە دادسەرای گشتی و ئینقلابی ئەهواز بناسێنن. ئەو 8 کەسە پێشتر و لە مانگی خەزەڵوەری ساڵی 1401 تاوی لە شارستانی ئیزا دەست بەسەر بۆ گرتوخانەی ئیتلاعاتی سوپای ئەهواز ڕاگوێزرابوون. شانی باسەکە و 8 چالاکە مەدەنیە لە ماوەی بەندکرانیاندا بە مەبەستی دانپێدانانی زۆرە ملێ بە سەختی ئەشکەنجە وازەر درابوون. ئازادی حەمید نووری و مامەڵەکردنی لەگەڵ بەندکراوێکی سوئیدی لە ئێران. جێگری نێودەوڵەتی دەستگای قەزایی کۆماری ئیسلامی ڕۆژی شەمە 26 جوەزەردان ڕایگەیاند کە حەمید نووری دادیاری پێشووی زیندانی گەوهەردەشت کە لە سوێد مەحاکمە و بە زیندانی هەتایی مەحکوم کرابوو ئازاد بووە و بە زووی یەگەڕێتەوە بۆ ئێران. هاوکات میدیا فەرمیەکانی وڵاتی عومانیش ئەو هەواڵەیان پشتڕاست کردەوە و ڕایانگەیاند کە بە نێوانگری دەوڵەتی ئەو وڵاتە بڕیار درا شارۆمەندانی زیندانی هەردوو لە مامەڵە بکرێت و بگەڕێنەوە وڵاتەکانیان. حەمید نووری تەمەن 62 ساڵ بە پێی سکاڵای چالاکانی مافی مرۆڤ و ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی لە ڕێکەوتی 18 خەزەڵوەری ساڵی 89 هەتاوی لەلایەن پۆلیسی سوێدەوە دەست بەسەر کرابوو. کۆبوونەوەی ئێرانیانی ئازادی خواز لە وڵاتی سوێد ڕۆژی شەمە 26 جوەزەردان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خوازی وڵاتی سوێد بە کۆبوونەوە لە شاری گۆتێنبێرگ خوازیاری ئازادی هەموو بەندکراوانی سیاسی بوون. ئێرانیانی بەشدار لەو کۆبوونەوە بە بەدەستەوەگرنی وێنەی بەندکراوانی سیاسی و وتنەوەی درۆشمدش بە بەرپرسانی قەزایی و ئەمنیەتی کۆماری ئیسلامی خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی هەموو بەندکراوانی سیاسی بوون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە ئاماری زۆری مەرگی منداڵانی کار لە تورکیا. بە پێی راپۆرتی میدل ئێست نیوز نزیکەی 700 منداڵی کار لە تورکیا لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا گیانیان لەدەستداوە و لەو ڕێژەیە 24 کەس لە ماوەی 5 مانگی سەرەتایی ساڵی 2024 زاینی بووە. بەپێی ئامارە دەوڵەتیەکانی تورکیا ڕێژەی منداڵانی کار لە وڵاتە تا کۆتاییەکانی ساڵی 2023 زاینی 22 ملیۆن کەسی تێپەڕاندووە لە حاڵێکدا کۆی گشتی جەمیەتی وڵاتە 6 ملیۆن کەسە. بە وتەی ڕێکخراوی چاودێری ئیمەنی و بێداشتی کار کە لەسەر منداڵانی کاری پەنابەر کار دەکات لە ساڵی 2013 زاینیەوە تا بە ئەمڕۆ 80 منداڵی کاری بیانی لە تورکیا بەهۆی ڕووداوەکانی کارگیانیان لەدەستداوە. لەو ڕێژەیە 71 منداڵ خەڵکی سووریا، 6 منداڵ خەڵکی ئەفغانستان و 3 منداڵ لە عێراق، ئێران و تورکمەنستان بوون. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.